باشە دکتۆر شتێکی تر هەیە زۆربەی ئەو نەخۆشخانە بەناوبانگەکانی کوردستان کە زۆریش بەناوبانگن لە نێو خەڵکو و گرانبەهاشن بەڵام زۆر جار گوێمان لێ بووە کە خاوەنەکانیان خۆیان لەو نەخۆشخانانە چارەسەر وەرناگرن سەردانی دەرەوە دەکەن وانێ ئەم بەخۆم نەخۆشکردن تەواواتە لێرە عیلاجی خۆت کردیان لە ژین داخل بووم 2 ڕۆژ داخل بووم و عیلاجم وەرگرت و باشتریش بووم و زۆر سپاسی ئەو دکتۆرە دەکەم کە عیلاجیان لێ کردم سیقە پێیان بوو و هیچ خۆم دەرباری بەخۆم نەخۆن خۆم تەسلیمی ئەوان کرد عیلاجیان لێ کردم و بە زۆر بە سوپاسەوە. باشە دکتۆر دەمەوێت ئەوە بپرسم سەرەتا گوتت کە خەڵکی گوندی عاڵام باشە ئایا دکتۆر دەشتی لە ڕووی تەندروستیەوە چ شتێکت کردووە بۆ گوندەکەت؟ وەڵا هیچم نەکردە قەت سەردانی دەکەی؟ هەر نەشم دیوە بەڕاست ئەو یعنی هیچ ڕەبتێکمان نەمایە لەگەڵ گوندەکان نەماوە پەیوەندی بەس لەگەڵ قوشاغڵ و چکە پارچە عەردێکم هەیە لەوێندەر ئەویش 2 ساڵ جارێکە ببینم هەر جار سەردانێکی بکەیت 2 ساڵ جار زۆر باشە دکتۆر ئەو شانە ئەمە کوڕەکەم هەمووی دەیکە ئەمن هەموو مێشک و ئیشم لەسەر علمی پزیشکیە ئەو شتانە هەمووی ئەو دەیکە. زۆر باشە دکتۆر دەشتی دەمەوێت بێمە سەر ئەو پرسیارە کە ئێمە دەزانین ئێوە کەسێکی بە ئەزمون و سەرکەوتون هیچ کات بووە کە وەزارەتی تەندروستی کاریگەری هەبوو بێ لەسەر ئێوە وەزارەتی تەندروستی کاریگەری هەبوو بێ لەسەر بەڕێستان و بێتاقەتیان کردبێ؟ لا بالنسبة من دائما زور سپاس وەزارەتی تەندروستی دەکەم دائما بالعکس تەجیعیان کردووی هیچ کاریگەرییان نەبوو لەسەر من نەخێر. زۆر باشە دکتۆر مەرجە ئەو کەسانی کە لە کۆلێژی پزیشکی تەخەڕوج دەکەن بۆ نمونە 2 کەس هەمان خوێندنیان خوێندووە وەکو یەک سەرکەوتوو بن؟ نەخێر هیچ مەرج نییە چونکە دەبینی احتیمال لەسەر ئەو شخصە دەکا حەزی لە ئیشەکەی خۆیەتی تەفکیرێکی هادئی هەیە بەهێوە تەسەڕع ناکە لە ئیشەکەی ئەو شتانە زۆر ضروریە لە بۆ دکتۆر نابێ یعنی پێدەم بە بەنگلیزی کۆنکلوزیا ئیستینتاج بکەی بڵێ بە عەجەلە بڵێ ئەو نەخۆشیەت هەیە دەبی دەلیلەکان خڕکەیەوە فکرکەیەوە ئەو جە قەرار دێ بڵێ ئەو نەخۆشیەت هەیە رأسا بسريع بلي هو اتخاذ القرار المناسب في الوقت المناسب هو زور مهمة دبي الدكتور أو قابلته هبي شدني دو دكتور لعين خدني خدني وكيك أو قابلتين هبي هذا شيء موهبان هي هذا شيء نيتيان وقت دقرت وصرت وانا وبهري كسكان خوان طبعا زيرة شي وقابلية شو خوش خوي لبو كاركي دكتور دبي كاري خوي خوش بيت كاري خوي خوش سركوتو دبيت زۆر باشە دکتۆر بێگومان ئێوە وەکو کەسێکی بە ئەزمون لە نێو بوارەکەتدا دەمەوێت ئەوە بڵێم چ ڕێنماییەکت هەیە بۆ ئەو دکتۆرانەی کە تازە دێنە نێو بوارەکە ڕێنمایی بەڕێستان چییە بۆ ئەو کەسانە؟ بەڵێ بەڕێی من هەموو دکتۆرە کە تەخەڕوج دەکات دەبێ تەدریبێکی باش بکات و دەبی بچێتە دەرەوە لە وڵاتێک عەجەبە لە هێند بێ لە ئەمریکا بێ لە ئەڵمانیا بێ لە ئینگلتەرا بێت لەبێ ببینێ بزانە دکتۆر چۆن تەسەڕف دەکا شەرط نییە ئیلا عیلمەکە فێر بی تەسەڕفیش فێر دەبی چۆن تەعامل دەکا چۆن بە ئیخلاس و ئیش دەکەن ئەو شتانە فێربی زائدەن علمی نوێ. باشە دکتۆر ئەی ئەگەر بۆ نمونە کەسێک خولیا ئیشەکەی هەبێت بەڵام بووی نەگونجا دەرفەتی بۆ نەڕەخسە سەردانی دەرەوەی وڵات بکات ئەو کەسە چی بکات؟ دەتوانێت لێرە تەدریب بکات لێرە دەتوانێت ئەو زانیاریانە کۆ بکاتەوە ئەو تەدریبات بکات واتە ئەوە نابێتە گلەیەک بڵێ ئەمن نەمتوانی بچم سەردانی دەرەوە بکەم بەس کە شادەکەی وەرگرت کە تەدریبێکی باشی کرد ئەگە بچێتە دەرەوەش شتی نوێش زیاتر فێر بێ باشترە عەلە لەقەل بچێتە مؤتەمەرات مؤتمرات علمية هي جمعية الأمريكية جمعية الأوروبية أو أنا مؤتمرات يعني هي نخوشي ضلي نخوشي شكله نخوشي زغد أو أنا صالانة آخر علمي تدا زۆر باشە دکتۆر دەمەوێت پرسیاری کۆتاییمت لێ بکەم. دکتۆر لە ژیانی دکتۆری خۆتدا کە جۆرەها نەخۆش سەردانی کردووی
ئایا لە ویژدانی خۆت ڕازی بەرامبەر نەخۆشەکانت؟ ئەمەش ڕازیم چونکە شتێک ئێمە پێدان تەفانی یعنی ئخلاص مخلصم لە بۆ ئیشی خۆم ئەوە یەک و محاولم کردێ هەتا پێم بکرێ شت هەمووشتم پێ ناکرێ هەتا پێم بکرێ محاولم کردێ غەڵەت نەکەم محاولم کردێ ئیشەکە بە باشی بکەم چونکە حەزم لە ئیشەکەیە ئەوەیە بڕواناکەم ڕازی نەبم لە ئیشی خۆم ڕازیم و مرتاحیشم. الحەمدولله دکتۆر گیان ئێمەش لێت ڕازین و کەسێکی سەرکەوتونی کۆمەڵگایەکەمانی و زۆر سوپاس دەکەم بۆ ئەو دەرفەتە کە کاتی خۆت بە ئێمە بەخشی و هیوادارم پرۆگرامێکی جوانمان کرد بێت دووبارە زۆر سوپاس دەکەم. هەموو دکتۆرێک دەبێت سیقەی بەخۆی هەبێت بەڵێ و محاولە بکات ئیشەکەی خۆی خۆش بێت لە هەر بوارێکدا بەڕای منیش وایە ئەگەر ئیشەکەی خۆت و خۆشویست دڵنیا بە تێیدا بەرەو پێش دەچی. ئەمن لەبەر چ شتێکش لەبەر چ ئیشە خۆی خۆم دەکەم چونکە ئیشی ماڵەیە هەموو دێسی منداڵان دەیکات مەسئولێتی منداڵان ئیشیش هەمووی ئەو خۆی پێوەماندی کردیە ئیشەکانی دیکەم دەرێ و ئیشی تجاری ئەوشتان هەموو کوڕەکەم دەیکات ئەمن مێشکم هەمووی بەرەو تۆ بەس پزیکی ئاتە دکتۆر داکی منداڵان زۆر باش سووکی بووە لە بۆ بەڕێستان تاکو بتوانن لە بوارەکەی خۆت سەرکەوتو بێت. دەما بزانین لێرەوە چت هەیە لە بۆ داکی منداڵان. زۆر سپاسی دەکەم و هەموو شەڕە شەقی من ئەو دیکە ئەوەیە دەڵێ لە پشت هەر کەسێکی سەرکەوتو لە پشت هەر پیاوێکی سەرکەوتو ئافرەتێک هەیە عنیواتە قسە 100% تەواوە وەلو زوو عەسەبی دەبی تووڕە دەبی قەیناکە ئەوەش قەیناکە. زۆر سپاس دەکەم دکتۆر زۆر گەورەت کردم سپاس بۆ بەشداریکردن لە پرۆگرامەکەم دووبارە زۆر سپاس دەکەم خۆشەویستان چیرۆکی پرۆگرامی چیرۆکی من ئەمجارە لەگەڵ دکتۆر دەشتێی بوو هەروەکو بینیتان تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ.